بەڵاوەی کە لەم هەواڵە هاتبوو هاوکارمان ئامادەی کردبوو کە لە 20 گوندی دیکەش مەترسی چۆڵبوون هەیە جگەلەوەی کە لە ١40 ئەو ناوچانە چۆڵ کراون ئەمە مەترسێکی زۆر دروستەکات لە ناوچە سنووریەکان کە خەڵکێکی زۆر بژێوی ژیانیان لە ناو گوندەکەیە و ئارامی و ئاسایشی هەرێمی کوردستانیش دەخاتە مەترسیەوە گفتوگۆی زیاتر سەبارەت بە هێرشەکانی تورکیا بۆ سەر پەکەکە لەو ناوچانە ئەکەین تا چەندە ئەمە مەترسی بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ سەر سەروەری خاکی هەرێمی کوردستان هەیە لەگەڵمان کرمانج عزت بەرپرسی لقی 26 گوڵانی پارتی بەشدارە کە گفتوگۆ سەبارەت بە شەڕی پەکەکە و تورکیا و زیادبوونی ئاڵۆزیەکانی سەر سنوور دەکەین ئەم کاتتان باش بەڕێز کرمانج پێش هەموو شتێک بابزانی شەڕی پەکەکە لەگەڵ تورکیا و زیادبوونی ئەم ئاڵۆزیانە تا چەندە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبێت بەیانیتان باش بەڕاستی شەڕی پەکەکە شەڕێکی ناوازەیە لەگەڵ تورکیای ینی لە وەکو شۆڕش لە شۆڕش ناچێت کەس لە ناوەڕۆکی ئەو شەڕە ناگە ئامانجیان مەبەستیان چییە تێناگەین بەڕاستی 30 ساڵە ئەو دەڤەریان لە داخلی هەرێمی کوردستاندا بارەگا و بنکەکانی خۆیان داناوە استراتیجەتیان ئامانجیان نە لە ئێمە دیارە نە لە تورکیا و نە لە مەنتیقەکەش دیارە بۆتە مشکلەیەکی گەلە گەورە تقریبا ئێستا توانم بڵێم 31 ساڵ بۆ 32 ساڵە ئەوان هەر بە پاشەکشێش دێنەوە ناو عمقی هەرێمی کوردستان لە مەنتیقەی بادینان لە زاخۆ بگرە هەتا ئاگاتە ناوچەی باڵەکایەتی بە شێوەیەکی گشتی ئەوجا بە بناری قەندیلەوە چوارچێوەی حدودی هەتا ئاگاتە مەنتیقەی پێنجوین و شارە زۆر و قەرەداغ و لەولای ئەسوڕێتەوە بۆ کەرکووت تا ئەگەڕێتەوە شەنگار لە عمقی کوردستانی باشوور هەر خەریکی لێدانی تۆنێلن ینی نازانین ئەوانە مەبەستیان چییە ئامانزریان لەکوێیە لەکوێ دیفاعەکەن مەبەستیان چییە بەڕاستی بووتە بەڵایەکی گەورە بە سەر کوردستانی عێراقەوە کە نە تەقدیری وەزعی ئێماگرن لە کوردستانی باشوور بەهۆی ئەو زەحمەتیانەی کە ئێمە تێداینا نە ئەترافیش بە حکوومەتی هەرێمی کوردستانەکەن وەکو ئەوەی کە زۆر جار ئامۆژگاریمان کردینە حرازمان نەکەن و بەداخەوە لە باتی ئەوەی کە بە قسەمان بکەن بە پێچەوانەوە کێشەی گەورەشمان بۆ دروستەکەن باشە بەڕێز کرمانج پیلان دژی هەرێمی کوردستان هەزارە بوونی پەکەکە لەو ناوچانە تا چەندە بیانی و دەداتە دەستی تورکیاوە بۆی کە ئەو ناوچانە بردومان بکات بەتاکید بوونی پەکەکە بۆتەوە بەڕاستی هەنجەتێکی گەورە بۆ تورکیاکە ئەو مەنتیقانە بردومان بکە من لەگەڵ خەڵکی دانیشم لەو سنوورانەی کە خەڵکی ئەبینم لەوێوە ئەڵێن لە دوای ڕاپەڕیندا ئەمە بەهۆی بوونی پەکەکە لە مەنتیقەکەمان هەست بە ئازادی ناکەین پێمان وایە هەر ئەوە درێژەی داژیرکاریەکانی سەردەمی ڕژێمی بەعسە کە هەمیشە فڕۆکە لە ئاسماندا بوو هەمیشە بۆمباران هەبوو هەمیشە منداڵەکانمان لەژێر ترس و دڵە ڕاوچێدا بوون ئێستا لە مەنتیقەی بەرادۆست کە ئێوە لە راپۆرتەکەتان باسان کرد ئەوە زیاتر لە 200 و چەند گوندێک خەریکە هەر ئاوادان نەبووتەوە بۆ منتیقەی خواکوڕکێکە لە منتیقە هەرە گرنگەکانی کە لە بواری اقتصادی کەلکێکی زۆر و سوودێکی زۆری بۆ کوردستان دەبوو کە بەداخەوە چەند هیچ ئیسفادە لەو منتیقە نەکراوە کە دەیتە خوڵایی ئەو مەشوێنەنا هەندێک تایبەتمەندی شت ژیان هەیە لەو ناوچەیەدا کە نەک هەر بە کەلکی خودی منتیقەکە بە کەلکی هەموو کوردستان دێ بۆیە ئەتوانم بڵێم منتیقەی برادۆست تا ئاگاتە منتیقەی باڵەکایەتی منتیقەی استراتیجین بۆ بواری کشتتوکاڵ و پرتێرکردنی بازارەکانی هەرێمی کوردستان ڕەوەندی لێە هەزاران زیاتر لە 1500 خەڵک شوانکاری بە ناوی ڕەوەندێنە ئەو چێستانەنا هەزاران مێشەوانی لێە هەروەها زیاتر لە 30,000 دۆنم زراعەت لەو منتیقە نەکرێ هیچ ساڵێک وا نەبووە خەڵکیمە لەناو ئەو ئاژەڵداری و ئەو کشتتوکاڵی کە لەوێن دەرێ بە هاوینان ئەیکەن بیانتوانی بەرهەمی خۆیان بە ئاسوودەی تەرتیب بکەن و بنێرنەوە ئێستا بۆ نمونە تەنها لە گوند لە سنووری باڵەکایەتی لە منتیقەی گوندە زۆر لە 4 گوندا 669 ماڵ خانەوادە لەو زروفە اقتصادی کە هەیە نەتوانن بچن سوود لە ڕز و باخەکانیەوەگرن لە دۆڵی باڵیان هەر بە هەمان شێوە دۆڵی شەهیدان ئیدی سەر تاسەری هەر بە هەمان شێوە کە ئێمە شوەکو حکوومەت نەمانتوانێت تەنانەت دەستی خزمەت گوزاریش بگەین ئەو شوێنەنا بەڕاستی کێشەیەکی گەلە گەورەیە و هیچ تەعاونێکیان نییە هیچ ئامادەگارێکیان نییە بۆ هیچ هەستکردن بە مەسئولێتێک لە بەرامبەر ئەو خەڵکە و لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستانیش باش بەڕێز کرمانج ئەگەر لەگەڵ
سەرکردەیەکی پەکەکە تاوەکو ئەگاتە ئەندامێکی پەکەکە لەگەڵیانە گفتوگۆ بکرێت دەوترێت کە بۆ مافی کوردەکە ئەوان شەڕ دەکەن لە کاتێکدا لە پێناو بەدەستێنانی مافێک لێرە خەریکە مافی خەڵکی هەرێمی کوردستان پێشێل ئەکرێت لەلایەن وڵاتی تورکیاوە بۆچی پەکەکە دۆخی هەرێمی کوردستان لە بەرچاو ناگرێت؟ بەڕاستی خۆزگە لە پێناو کورددا هاتبانە شاخ ئەمە ڕەنگە بیدایەتەکان لە ساڵی هەشتاکان کە پەکەکە هاتە شاخ لە ناو بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان خۆی گرتەوە لە نانیان لەگەڵ نانی ئێمە بوو خواردنیان لەگەڵ ئێمە بوو تەنانەت سەچیان ئێمە پێماندان ئێمە وامان کرد لەسەر پێخۆیان ڕاوەستن بەڵام وردە وردە بەداخەوە ئەو تاکڕەوەی ئەوان لە بیرکردنەوە بۆ کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ئێرە هینان وای لێ کرد هەموو ئەو ئامانزانە بکەونە ژێر پرسیار و ژێرگومانەوە کە تا ئێستاش ئەمە تێداینە ئەوان نەک هەر زەرریان لە کوردستانی باشووردا بەداخەوە ئەو هەڵانەی کە لە کوردستانی باکووریش هاتنە گۆڕێ لە ڕێگای پرۆسە مەدەنیەکان و پرۆسە دموکراتیەکان ئەویشیان لەبار برد ئێستا لە دۆڕاندنی وێەوە ئێستا خەریکی ئێرەنا گفتوگۆ ئەوان باوەڕیان بە گفتوگۆ نییە بەڕاستی لە ئیستیغلالی ئەو ڕێی جەنابی سەرۆک بارزانیەکەن کە ئەرێمە نابی شەڕی بلاکوژی جارێک کە لە کوردستان بێتەوە ئەگەنا بەڕاستی نەک هەر گفتوگۆمان لەگەڵ ناکەن ئەوان ئەو هەڵسو کەوتەیەکەن لە شەڕێکی گەوراکەن لە پێشڕەوی بۆ لێدانی ماکەن بە وەکالت بۆ دژمنانی داژیرکەری کوردستان خۆزگەوە بواە سە بۆ نمونامە بەراوردێکی وان لەگەڵ برادرانی بەرهەڵستکاری کوردی ڕۆژهەڵات بکەین ئەوانە کە 30 ساڵە لە هەر وەزعێک کە کوردستان تێدابی مڕعاتی وەزعی کوردستانیان کرد تەنانەت ئەو زارش کە ئێران زۆر زەختی لە کوردستان کرد کە لە سنوورەکان بجێشنەوە ئەمە پیانۆماندی نەبووین زوود لە قەزەی کورد گەیشتن و زوو مڕعاتی وەزعی کوردستانیان کرد و بۆ خۆیان ئامادە بوون چۆن ئەتوانین وەزع و هەرێمی کوردستان لە بەرچاو بگرین و بپارێزین ئێمە ئامادەین بکەین عەزەبا بۆ پەکەکەوانە کە ئەگەر مەیلی کوردایەتی هەبێ و پرسیارێکی بەڕاستی زۆر ئاسانە وەڵامەکەی زۆر ڕوونە بەڵام بەداخەوە ئەوان لە بجیاتی ئەو شتە هەر خەریکی ئەوەنە لە پشتی کارۆخ لە پشتی ماکۆک لە پشتی قەرەداغ خەریکی تۆنێ لێدانن یعنی ئەوە بۆ خۆی خەتەرێکە ئەوانە وەک بڕی ئاراستەی هەنگاوەکانیان لە لێدانی داژیرکەرانی کورد گۆڕا تەنها لۆ لێدانی قەزەی کوردی لێرە ئیش بکەن بەداخەوە بەڕێز کرمانج ئەگەر بینە سەر باسی عێراق کە سەبارەت بە ئەوەی کە لە بەرامبەر بردومانکردنەکانی تورکیا لە هەرێمی کوردستان بێدەنگە ئەگەر بێتە سەر بابەتی 16 ئۆکتۆبەر و کەرکووک و ئەم بابەتانە باس لە سیادەی عێراق دەکەن کە ئەمە سیادەی عێراق و نابێت دەستکاری بکرێت ئەی بۆچی هەمیشە سیادەی عێراق لە ناو خودی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان گفتوگۆی لێ ئەکرێت و خاڵێکی با بڵێن گرنگە بۆیان بەڵام سیادەی عێراق لە دەرەوەی خاکی عێراق زۆر گرنگ نییە ئەگەر هێرشی بکرێتە سەر بۆ نمونە ئێستا کە تورکیا هێرش دەکاتە سەر ناوچەکانی سنووری هەرێمی کوردستان عێراق ورتەی لێوە نایەت بەڕاستی عێراق وڵاتێکی مستەقر نییە سەقامگێر نییە عێراق تەنها بەڕاستی داهاتێکی زۆری هەیە ئەگەنا عێراق لە مەرکەزەوە بەناو کۆمەڵێک گروپی میلیشیایی دابەش بووە هیچ ناوەندێکی مەدەنی نییە بۆی کە بتوانی سەقامگیری بۆ خەڵکی عێراق بجێڕیتەوە تەنانەت لە ناو خۆشیان سیادیان بەقوت نییە تەن ئەو بەرنامانی کە هەشیانە بەرامبەر بە کوردستان بە تایبەتی لەسەر ئەوەی کە گلەی زۆرجارە کرێکە سیادەی کوردستان پارێزراونی ئێمە توانین شت بکەین ئەمە قەنەعەتم وایە عێراق وەکو خۆی وەکو ڕوئیای عێراقیانە فکر ناکاتەوە هێندەی تێکەڵ و کەوت و دژێر کاریگەری دەوڵەتە جیرانەکان و دەوڵەتانی ئەقلیمی هێندە وەکو دەوڵەتێکی یەکگرتوو لە پێکاتەیەش سەرەکی کورد و عەرەب فکر ناکاتەوە هێوە ئەوە ئەگەر عێراق خاوەنی سیادەیەکی ڕێکوپێک باە نەخێت نە تورکیا ئەتوانی لێرە داخلی کوردستان بێ نەکرد لە سنوورەکان بۆ ئاگاداری جەنابتان ئەوە تورکیا هەموو ڕۆژێ لە عمقی زیاتر لە 300 کیلومتر 400 کیلومتر داخلی کوردستان و ئەوانە لیانەدا بەڵام عێراق لەکوێ باسی سیادەکە فەرموو دابەشبوونی پەکەکە بۆ خۆی جێگای گومانە لە شەنگار بۆ نمونە ئەگەر بە هاوکاری هێز عێراقی هێزە میلیشیای عێراقیەکان نەبی پەکەکە چۆن دەتوانین لە شەنگار بی چۆن دەتوانین لە کەرکووک بی چۆن دەتوانین لە شارە زۆر بی و ڕەنگە لە ناوەندی عێراقیشدا بارەگایان هەبی علاقاتیان هەبی نەخێر ئەوە پەیوەندی بە گەمەیەکی ئەقلیمیەوە هەیە ئەوان شتێدا باشدارن زیاتر لەوەی کە
پەیوەست بن بە مەسائلی سیادی عراقی. بەڵێ ئێمە سپاس دەکەین کرماش عیزت بەرپرسی لقی 26 گوڵانی پارتی سەبارەت بە شەڕی پەکەکە و تورکیا لە ناو هەرێمی